سڵاوتان لێبێ بەڕێزان. ئەمڕۆ سێ ڕۆژ تێپەر دەبێت بەسەر ڕووداوەکانی دەڤەری بەهدینان و لە درێژەی ئەو ڕووداوانەدا دوێنێش لە شاری سلێمانی هێرش کرایە سەر سەنتەرێکی مەساج و سوتێنرا. هەروەها لە ناحەی دێرەلووکی سەر بە قەزای دهۆکیش هێرش کرایە سەر دوکانێکی مێفرۆشتن. ئەمە لە کاتێکدایە کە تا ئێستا نەتوانراوە ڕووداوەکان بەو شێوەیە چارەسەر بکرێت. تەورەکەی ئەمڕۆتان تایبەتە بە بەرپرسایەتی لایەنە سیاسیەکان لە ڕوبەڕووبوونەوەی ئەم ڕووداوانەدا. دوا پێشهاتیش کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان بوو ئەمڕۆ، بەڵام بەبێ ئامادەبوونی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن. ئەو کۆبوونەوەیە پێگاتە بوو لە چەند لایەنێکی سیاسی، هەروەها نوێنەری وەزارەتی ئەوقاف، هەروەها نوێنەری مەسیحەکان. وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرین لەسەر تەورەکەی خۆتان. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان. بەڵێ تەوەری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە بەرپرسایەتی لایەنە سیاسیەکان لە ڕوبەڕووبوونەوەی ڕووداوەکاندا و بە تایبەتی ڕووداوەکانی ئەم دواییەی دەڤەری بادینان کە تا دوێنێ لە شاری سلێمانیش هێرش کرایە سەر سەنتەرێکی مەساج، هەروەها لە ناحەی دێرەلووکی سەر بە پارێزگای دهۆک هێرش کرایە سەر دوکانێکی مێفرۆشتن. ئەمە لە کاتێکدایە کە هەموو لایەنە سیاسیەکان باس لە چارەسەرکردن دەکەن بۆ ئەم دۆخە، باس لە چارەسەرکردن دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ڕووداوە و ئێوە دەتوان قسەی لەسەرکەن ئایا تا چەند لایەنە پەیوەندیدارەکان لایەنە سیاسیەکان بەرپرسیارەتی خۆیان پیشاندا لە ڕوبەڕووبوونەوەی ئەم ڕووداوانە و هەڵی سەنگێن کە چۆن ڕووداوەکان ڕوویاندا و لایەنە سیاسیەکان چۆن دەتوان ڕوبەڕووی بنەوە. ئەمە لە کاتێکدا کە دوا پێشهات ئەمڕۆ لە هەولێری پایتەخت چەند لایەنێکی سیاسی لەگەڵ نوێنەری وەزارەتی ئەوقاف، هەروەها نوێنەری مەسیحەکان کۆبوونەوە بەبێ ئامادەبوونی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن، هەروەها مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کۆبوونەوەیدایە لە هەولێری پایتەخت. بەڵێ کەم پەیوەندیمان هۆگر لە سلێمانی. سڵاو لێبێ کاک هۆگر، فەرموو. سڵاو لە تۆش قوربان. زۆر سپاس کاک هۆگر. بەڕاستی ئەو ڕووداوە نەخوازاوی کە لە بادینان و ناوچەکانی دەوروبەری ڕوویە بێگومان ڕووداوێکی نەخوازا و لە هەموو کەسێک و هەموو چین توێژەکانی هەم وڵاتی ئەمەی بەجاری هەمووی داسان بری ئەوەی کە ڕوویدا نەمان بینایە بە هیچ لۆژیکێک، بەڵام ئەوەی پرسیار ئەوەی مایەتی ڕامانە بەڕاستی گرژی و ئاڵۆزی لایەنە سیاسیەکانی ئەمڕۆی لە کوردستان. یعنی هەرچی لایەنی ئۆپۆزیسیۆنە و لایەنی دەسەڵاتدار کە بریتە لە پارتی و یەکێتی حیزبەکانی هاوپەیمانان لەگەڵ بەری ئۆپۆزیسیۆن لە پارتی لە یەکگۆڕان و کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامی پێکدێ پێویستیان بە بەڕاستی هێوەکردنەوەی شەقامی دڵشکاو هەیە ئەمڕۆ. یعنی لایەنە سیاسەکان پێویستە بە جوانێکی وەرزش ئاسایی با بڵێن بچنە ناو دۆخەکە و هەرچی هەر هەوڵەیە بۆ کەمکردنەوەی گرژی و ئاڵۆزی ئەو دۆخە هەیە ئاساییکەن، نەک لەوەی کە ئێستا بەڕاستی ئەم کۆبوونەوەی کە ئەمڕۆ وەکو ئەوترێ ئۆپۆزیسیۆن بەشداری نەکردەوە بۆ بەشداری نەکردەوە. یعنی پێویستە ئەو ئاژاوەگیێڕەی کە با ئێمە نایبرین ئاژاوەگیێڕی کە لە دهۆک و ناوچەکانی دەوروبەر ڕوویە بۆ بکرێ بە کات و ئۆپۆزیسیۆن وەک کاتێک بەکاری بێنە. یعنی خەڵکی کوردستان لە هەموو لایەکەوە بەڕاستی ئەمڕۆ پێویستیان بە ئارامبوونەوەی ئەم دۆخەیە برای عزیزم. یعنی گەلی کورد ماوەیەکی دوور و درێژ ئێمە لەژێر چەوسانەوە لەژێر زوڵم و تەعەدای وڵاتانی دەوروبەر و تەنانەت ناوەندی بەغاشی ئەمە گیرمان خواردووە با تۆسێک بە ئارامی نەوەکانی ئێمە هیچ ئێمەنەوەی پێش ڕاپەڕینی، بەڵام ئەوەنەوەی کە ئێستا تۆتا بوون باوان تۆزێک پشوو وەرگرن ئارامی وەربنچیمان داوە لە کێشە و گرفت بوو بگرێ و بەریمەدە و کشت و بڕکاکەجا. بەڵێ سپاس بۆ پێیەکان ئەمە بزانن هیچ کاتێک نالەباری دۆخ لە بەرژەوەندی هیچ دانێکی سیاسییان نییە. ئەو شڵقاوی کامەوە لە زاخۆ دەوروبەری هەیە نە لە بەرژەوەندی ئۆپۆزیسیۆنە وە نە بەرژەوەندی دەسەڵاتەیە. ئەگەر چی خەڵکی ئەو ناوچەیە ئەگەر گرفتێکی کۆمەڵاتی یا گرفتێکی ئابووری سیاسیان هەیە پێویستە داوا بکەن لە دەسەڵات بۆی چارەسەریان بکاو و ئەوەنە تەشەڕە نەسێنە. پێت وایە کاک هۆگر ئەو گرفتانن وا دەکەن کە ئەم ڕووداوانە ڕووبدەن لە هەرێمی کوردستان؟ واتە چارەسەر نەکردنی گرفتەکان لە نێوان لایەنە سیاسیەکان ڕووداوی لەم شێوەی لێ دەکەوێتەوە؟
بەتاکید یانی ئێسم لایانی ئۆپۆزیسیۆن من لەدا بە دانیشتن من لایە بە ئەو لیژنە و پێداویستانەکە ئێستا لەلایەن سەرۆکی هەرێم و دەسەڵاتی پارتی لەو ناوچەیە گرتێتێ بە یانی چیتری ئۆپۆزیسیۆن من لەگەڵ حرمەت و ڕێزم بۆ لایانی ئۆپۆزیسیۆن بەڵام ئەبێ ئەوە بزانێت کە هیچ کاتێک ناڕزایی خەڵک نەکاتە فشار يعني حتى تو مليار به كلاني وبوزيسيون دخلات شلون نيتر أروع بيسمان بوتيجة بيسمان بديالوكا هر شيء كاتيك لشر لكشتار براسي كرد بتابتي لدوينه وتلكوا قازاز ما نكردوا يعني شيء ما نبيني لا واري ولا دربدري ولا شر ناخو ولا كشوبري ولا هموش تك ما بيني همو يعني شيء نخوازا وهمو يعني شيء ناشين ما بيني بلا سپاس بۆ کاگۆگر لە سلێمانی کە دەڵێت پێویستە تەوافق هەبێ و وەک خۆی دەڵێت خەڵکی کوردستان پێویستی بە ئارامبوونەوە هەیە کە کاگۆگر ئاماژەی پێدا پێشکەوت ڕاگەاندن دەڵێت زۆربەی لایەنە سیاسیەکان سوود وەردەگرن لەم جۆرە ڕووداوانە بۆیە خۆیان بەرپرسی یەکەمن لەم ڕووداوانە دەتوانن لە ڕێگەی لینکی یانارتی لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوان ڕاو تێبینی و سەرنجەکانی خۆتان بنێرن بەڵێ ئەرکان لە دهۆک سڵاو لێبێ کاک ئەرکان فەرموو. زۆر سپاس کاک ئەرکان. بەڕێز ئێمە هەمومان پێ نەخۆشە و شتەی لە بادینان ڕووداوە تاپان ئەوەی کورد بێ پێ نەخۆشە بەڵام لێرە شتێکە ڕێزمان هەیە بۆ هەموو دەستگاکانی ڕێگەاندن بۆ هەموو خەڵکی کوردستان بەڵام ئەوەی گرژی زیاتری کردیە دەستگاکانی ڕێگەاندنم بڵێ بوو بەڵێ بۆ چونکە ئەوەی مەوزوعی مەسیحی و یزدی و موسڵمان بێ لە ناوی ئەو مەوزوعە نییە بەڵێ چونکە یەکگرتو پێ نەخۆشە ئەوەی ڕوویدا پارتی پێ نەخۆشە پارتی یەکگرتو تاوانبار دەکات یەکگرتو پارتی تاوانبار دەکات پارتی یەکگرتو تاوانبار دەکات ئەو شتە نییە واتە کاگەرکان بەرپرسایەتی ڕاگەانی لایەنە سیاسەکانیش ئەوانیش بەرپرسیان لە بەرامبەر ڕووداوەکاندا هەمومان ئەوەی کورد بێ بە برسیارە بەڵام شتێکە لێرە بوو کەس ناڵێت خەڵکە بوو کەس ناڵێت خەڵکی دۆکە بوو کەس ناڵێت خەڵکی زاخوا بوو کەس ناڵێت هەموو سنێدەرە هەموو گەنجی دۆکن هەموو گەنجی زاخون تێگەشتی لێرە ینی دەبێ ینی چاومان لە گەنج بێ بزانین گەنجی شتێکە لەو ڕووداوەدا ئاخر پارتی نییە خو یەکگرتو نییە هەموو گەنج بوون خۆ پارتی بڕیاری نەدا بڕۆ بارەگە یەکگرتو بسۆژە یان بڕۆ دکانی گوزاری بسۆژە ئەو شتە نییە بەڵام چییە کەس ناڵێت ئەمنم مەوزوعەکە ئەوەیە ئەم بەخۆ خەڵکی دۆکەم بەس من لەگەڵ ئەو ڕایەدانیم کە هێرش بکەنە سەر دوکانەکان یان هێرش بکەنە سەر بارەگایەکی حزبی ڕاستی ئەو تونند و تیژە هەمومان پێ نەخۆشە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئەرکان لە دهۆک. ئاڵێخان لە سلێمانی سڵاو لێبێ ئاڵێخان فەرموو. لە پێشکەشکاری بەتوانە کاکەشوان زۆر سپاس دەکەم. دەستخۆشی تەوەرەکە و لە یەکەم زۆر سپاس ئاڵێخان. بەڕاستی دەربارەی بەرپرسیارەتی لایەنە سیاسیەکان من بەڕێی من ئەمە هیچ دەستێکی حکومەتی لە پشتەوە نییە چونکە باوەڕم وایە کە حکومەتی جارێ بەڕاستی ئەوە پارتی هەر باوەڕ ناکەم کاری وا بکات و حەز بە گرژی و ئاڵۆزی بکە بە هەمان شێوەش یەکگرتو بەڕاستی کەسێکی زۆر بێ موشکیلە کەواتە ئاڵێخان با باس لە بەرپرسیەتی سەرجەم لایەنە سیاسەکان بکەین لە ڕووداوی لەم شێوەیەدا. بەڵێ بەڕاستی نازانم یعنی من ئەمە بە ئیشی یەکگرتو پارتی نازانم ئەگەر بۆ بەرپرسیارەتی ئەوانیکە ئەویان من نازانم بۆ ئەویانکەیان بەڵام بەڕاستی یەکگرتو پارتی قەت کاری واناکەن چونکە بەڕاستی ئەوە لە وێنەکانی شابینیمان کە مەسعود بارزانی زۆر خەمباریەکی پێوە دیار بوو بەرامبەر بەو کارە ساتەی کاڕوویەوە جا ئێمەش یعنی چ پێویستەکە کە خەڵک مەشغوڵە بە کاسبی خۆیەوە تۆ بچی ئاگەر لە دوکانی بەرێت چونکە ڕاستە ئێمە میلەتێکی موسڵمانی بمانەوێت و نەمانێت بەڵام پێویست ناکە کە خەڵک ئاڵۆزی و گرژی بنێتەوە و زۆر سپاس کاکەشوانگیان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ هاژە جەلال دەڵێت حکوومەت بۆ خۆی سەرچاوەی ڕوودا و کێشەیە و هەروەها سازان دەی دەڵێت ئەگەر بەرپرسیەتی هەبوایە ئێستا حاڵمان وای لێ نەدەهات. بەڵێ ئاسۆ لە سلێمانی سڵاو لێبێ کاک ئاسۆ فەرموو. بەڵێ کاک ئاسۆ. بەڵێ کاک ئاسۆ سڵاو لێبێ. ئێوەرە باش کاکشوان. زۆر سپاس دەکەم ئێوەرەت باش. سپاس دەکەم من هەردوو نەشەویستم وەریگرم بەداخەوە نەمتوانی. بەڵێ.
بەڵام لەسەر ئەو وەزعی کە لە بادینان ڕوویداوە وەزعێکە بەڕاستی چاوەڕوان کراوە ئەمڕۆ بێ سبەی بێ دوو سبەی بێ چونکە پارتی دیموکراتی کوردستان بە ئاشکرا دیارە ئەڵێ مانگ بە ئاشکرا دیارە بەڵام بە پەنجە ئیشارەتی بۆ بکەینەوە بەڵگە هەیە کۆمەڵی خەڵکی زۆر لەوێ هەیە من یەک پرسیار لە پارتی دیموکراتی کوردستانەکەم لە ڕووداوەکانی هەفتەی شوبات ئەیانوت گلیان نوێژێتی نیشتیمانیەک کە بارەکەکانی ئێمەیان نەپاراستووە باشە خۆ جەنابیان لەوێ بوون بۆچی بارەگای یەکگرتو ئەسووتێ یعنی خۆتوانی ئێستا هەر بەڕۆنی خۆیان سووریان کەیتەوە بەڕاستی ئەمە ئیشی خۆیانە پارتی دیموکراتی کوردستان من بە تەحەداوەیە لێم وەکو کادیرێکی تری نیشتیمانی کوردستان داواکارم لە حیزبەکەی خۆم لە ئێستا وەرەکەوتنامەی استراتیژی هەڵوەشێنێتەوە چونکە پارتی دیموکراتی کوردستان لەوەتەی هەبووە وەکو تێزابێک وا بووە کاک ئاسۆ با بەو زمانە قسە نەکەین کاک ئاسۆ تکایە کەواتە پێت وایە فێربوونی وانە واتە دەرس وەرگرتن لە ڕووداوێک ئەمە دەبێتە ئەوەی کە ئێمە بۆ ڕووداوەکانی تر بە تایبەتی لایەنە سیاسەکان دەتوان ڕوبەڕووی بنەوە وانەوەرگرتنەکەی بەڵێ یەکگرتووی ئیسلامی لە 2005 ئەبوو دەرسی وەرگرتایە سیرەکەی ئەو وەزعی کە لە بادینان ڕوویدا بارەگایان سووتا کۆمەڵێک شەهیدیاننا دواتر لە ڕێگەی عەشایری و کۆمەڵایەتیەوە هاتن وەزعەکەیان حل کرد هەتان یەکێکیان بەردانی ڕۆژ سەردانی ماڵەکانی یەکگرتووی دێت تەسەورەکەی ئەو محەممەدی مەهدی هاتووە پێشوازیان لێ کرد بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئاسۆ لە سلێمانی بەڵێ ئەمیر لە دهۆک سڵاو لێبێ کاک ئەمیر فەرموو ئەم کاتت باش زۆر سپاس دەکەم کاک ئەمیر بەڵێ من دەمێت سەبارەت بە توندوتیژەی دۆ قسەیەکی بکەم بەڵێ فەرموو پرسیارێکم هەیە ئایا بۆچی توندوتیژی ئەو کاتە ڕوودەدا کە گرتو لەناو خۆیدا شلەژاو بووە یعنی پەیوەندی ناو خۆیان نەماوە تێک چوێنە لەناو خۆیاندا بۆچی هێرش دەگەنە سەر مەیخانە و شوێنی مەساژ و بۆ ئەوەی بەخۆشیان هێرشیان کردوتەوە سەر خۆ کاک ئەمیر با لایەنەکان تۆمەت نەکەن ئێمە باس لە بەرپرسیاتی هەموو لایەنەکان دەکەن بەرامبەر بە ڕووداوەکان با نەبێتە ئەوەی لە پەیوەندەکانە ئەمە تۆمەتکەین ئەمان وایان کردو ئەوان وایان کردو با بۆ شوێنە منەوە ناڵێم بۆچی لەو کاتێکی وادا کە یەکگرتو بەخۆی لەناو خۆیدا شلەژاو بووە ئەم کردارە ڕوویدا ئایا بۆچی ئۆپۆزیسیۆن داوای ئاشتی دەکە بەخۆشی توندوتیژی دێنتەکایەوە بەڵێ من لەمە تێناگەم ئایا کەسێک کە ئاشتی بوێتن داوای ئازادی بکە لە وڵاتێکدا بۆچی توندوتیژی بە ڕێگای توندوتیژی چەند ڕێگای تر هەیە چەندەها دەوڵەت داوای ئاشتیان کردووە بە ڕێگای تر نەک بە توندوتیژە بەڵام دیارە خودی خوان لە ناخی خواندا توندوتیژن بە وشەیەک کە داوای ئاشتیەکانیان داوای ئۆپۆزیسیۆنەکان هەر سێ لایەنەکان بۆچی بە ڕێگای ئاشتیانە داوا ناکەن بۆچی بە ڕێگای کۆبوونەوەی پێنجقۆڵی کە حکوومەت بڕیاریدا پێنجقۆڵی پەیوەندی ببەستن ببەستن بەڵام بەخۆیان دەیانەوێت بە توندوتیژی ڕێگاکە چارەسەرکەم بەو ڕێگاش چارەسەر نابێ هەر ئەوەندەشم هەیە بەس ئەوەندەی داوای دەکەم بۆچی لەو کاتێک کە یەکگرتو لەناو خۆیدا شلەژاو بۆ ئەو کردارە ڕوویدا بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئەمیر لە دهۆک بەڵێ کاروان لە چەمچەمان سڵاو لێبێ کاک کاروان فەرموو ئەم کاتت باش زۆر سپاس کاک کاروان گیان وڵا سەبارەت بە ڕووداوەکانی ناوچەی بادینان من پێم وایە ئەمە سیناریۆیە کە دەسەڵات خۆی دروستیەکات بۆ سەرنڕاکێشانی ئەمریکیەکان و یەکێتی ئەوروپا تاکو ئیسلامیەکان حزب ئیسلامیەکان ناشرین بکە بەرچاویەوان کاک کاروان باس لە ڕووداوەکان و بەرپرسیاتی لایەنە سیاسیەکان بەرامبەر بە ڕووداوەکان با باس لەوە بکەین زیاتر بەڵێ ڕووداوەکە سیناریۆیەکە دەسەڵات خۆی دروستیەکان چونکە کاتی خۆی قەزافیش هەرەیوت هینە ئەوەدا من شەڕی تەنظیم قاعیدە ئەکەم بەڵام کاتێک لێکۆڵینەوە کراوەوانە دەرکەوتوان نییە جا ئێستاش ئەمە هەمان سیناریۆیە لە کوردستانە دووبارە بێتەوە بەڵام بەڕای من باشترین حەل بوو ئەمە ئەوەیەکەوە چاکسازیەکی ڕیشەیی بکرێت لە کوردستانە چونکە خەڵکی تحملی نەماوەیتر تحملی ئەم زوڵم و گەندەڵی و ئەمانە ناکات لە بەرامبەر قسەکانی جنابەت کاک کاروان کاک هۆگر لە سلێمانی دەڵێت بۆچی لە کاتێکدا کە کۆبوونەوەیەک دەکرێت لە نێوان
لایەنە سیاسەکان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەشداری ناکەن پێی باشە کە بەشداریکەن بۆ ئەوەی ئەو چاکسازی کە جەنابەت باسی دەکەیت ئەویش دەڵێت خەڵک پێویستی بە ئارامبوونەوە هەیە سەبارەت بە بەشداری نەکردن پێم وایە ئەگەر بەشداری بکەن و بەشداری نەکەن هەر وەکو یەک وایە چونکە ئەوان چەندین پرۆژەی چاکسازی لە بەردەستیان هەیە هەلی ئۆپۆزیسیۆنە تاکو ئێستا پێم وانە هەر خوێندبێتیان شارەوە بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت با گوێمان لە تێبینی محەممەد بێرە دەربەندی خان سڵاو لێ کاک محەممەد فەرموو دۆ سپاس کاک محەممەد کاکە من دەمێنێت جوابی ئەو کادری یەکێتی نیشتمانە و دەمیش کادرێکی پارتی دیموکراتی کوردستانم کاک محەممەد با نەبێتە وەڵامدانەوە بۆ یەکتری کێشە چ پەیوەندی باوە هەیەڵێ کاک محەممەد کادری پارتی دیموکراتی کوردستان ئامادەێنەوە اتفاقی هەڵەشێتەوە بەڵام ئەوە نابێتە چارەسەرێکی کێشەکانمان کەواتە چارەسەر چییە کاک محەممەد با باس لە چارەسەرەکان بکەین با وەڵام یەکتری نەدەینەوە بەرنامێکی خۆشتانێ بەرنامێکی چاک بەڵام هەن مەجالی هەندێک خەڵک مەدەنە قسەی کاک محەممەد کاک محەممەد کاک محەممەد گوێت لێمە بەڵێ کاک محەممەد ئێمە هەر کەسێک قسە بکات ئەوە گزارش لە ڕای خۆی دەکات بۆ ئەوەی نەبێتە وەڵام جەنابەت باس لە چارەسەر دەکەی دەڵێ ئەوە چارەسەر نییە کەواتە چارەسەر چییە و پێت وایە لایەنە سیاسەکان بەرپرسیاتی ئەوان چییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕووداوی لەم شێوەیە ڕوبەڕوونی ئەم دۆخە هاوڵاتیش ئەو هاوڵاتیانە بەرپرسیارکردەوە ناشرێنەکانیان دروستکە لە بینی ئەم دوو حیزبا ئەمانە گەنجی دروستیان کردووە بەڵام نەکویەمە یا یەکدوو تاوانبارکەین بە سووتانی دوکانەکان یا پارتی دیموکراتی کوردستان تاوانبارکەین بە سووتانی مەقەڕەکان من ئەڵێم گەنجە بەڵام با ئێمە لەسەرەوە گفتوگۆ بکەین لەسەرە گفتوگۆ خەڵک هەڵبنین چاوا بکەین ئیتفاقە بشارێنین نازانم چی کۆمەڵێ خەڵک تەسریح لە خۆیەوە ئەدا ئەمە شتێکی ناشرینە داوا بکەین لە سەرۆەتی هەرێم داوا بکەین لەسەر کۆماری عێراق داوا بکەین لە لایەنە سیاسیەکان کێشەکان چارەسەر بکرێ باشترە بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت بەهمەن لە کەلار سڵاو لێ بێ کاک بەهمەن فەرموو شەو باش قوربان گیان زۆر سپاس کاک بەهمەن دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم چاوت ناچەکەم زۆر سپاس دەکەم هەربشی قوربان سەبارەت بەو کارەساتەی بادینا قساکەم من لێرە قسەیەکم هەیە عەفو لە بادینان ئێمە لە تەلەڤیزیۆنەکانەوە بینیمانە لە کەناڵەکەی ئێوە لە کەناڵی پەیام لە سوێدە لە بەرچاوی پۆلیس و ئاسایشە بارەگای یەکگرتو ئەو دوکانانە ئەو ئوتێلانە ئەسووتێنرێن بەڵام پۆلیس و ئاسایش نابینی ڕێگیری لەو خەڵکە بکە ئەمە خۆی لەخۆیان پرسیارێکە باشنیە حکوومەت لێرە ئیشی چی ینی تۆ خەڵکێک ئەبینی لە بەرچاوی خۆتە بارەگای خەڵک دوکانی خەڵک ئوتێلی خەڵک جێگای کەسابەتە جێگای ئیشکردنیانە ئیتر هەر کەسێک بێ ئێسیدی بێ مەسیحی بێ هەر کەسێک بێ حکوومەت لێرە ئیشی ئەوەیە ڕێگری لەوە بکە کە دروست بێ کارەسات دروست بێ حکوومەت ئیشەوەی ڕێگری لەوە بکە من ناڵێم چ لایەنێک دەستی لە پشتەوە بەڵام خۆی لە خۆیان دیارە چ لایەنێک دەستی لە پشتەوە لەو شارە لەو دەفەرە حکوومەت لەوێ دەستی باڵات پارتیە لەو وڵاتەیە با بڵێن لەو شارە باشنیە حکوومەت یەکێتی و پارتیە لە ئێستا باشنیە بۆچی ڕێگری ناکەن ینی یەکگرتووە کێشە نیە با یەکگرتو بێ بەڵام ڕێگری بکەن ماڵی خەڵک دەست بتێ وانە ئەمە خۆی لە خۆیان پرسیارە لای خەڵک دروست بە من ناڵم چ لایەنێک دەستی لە پشتێتی و ئەتوانم بڵێم یەکگرتوش دەستی لە پشتەوە نیە باشنیە ئەگەر یەکگرتو دەستی لە پشتەوە بێ بارەگاکەی بۆ ئەسووتێنە یەکگرتو وانێ ئەمە خۆی لە خۆیان پرسیارە لای خەڵک کاک با نەبێت بەوەی کە تۆمەت ئاراستەی لایەنێک بکەین بەڵام پێت وایە بەگشتی بەڵام لایەنە سیاسەکان ئەوان پێکەنەری حکوومەتن کەواتە بۆ ڕوبەڕبوونەوەی دۆخێکی ئاوا کاک هۆگەل لە سلێمانی پەیوەندی کرد دەڵێت لە کۆبنەوەکەی ئەمڕۆیە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەشداریان نەکرد ئەو پێی باشە کە بەشداری بکەن جەنابەت پێت وایە چارەسەر چییە کەواتە بەتابەتی بەرپرسیاتی لایەنە سیاسیەکان من پێم باشە بەشداری بکە لە کەم زان کێشەکان چیە بۆی حەل بکرێ بەشداری نەکردن حەل نییە بە حەقەت بەشداری بکرێ بۆی حەل بکرێ ینی ئەو شارە و ئەم شارە هەمووی ماڵی میلەتە ماڵی حکوومەتە ئێمە چاومان لە دەستی حکوومەتە ئاگای لە ماڵ و حاڵی ئێمە بێ بە حەقەت ئەو دوکانانە ئەسووتێنرێ یەک پۆلیس و ئاسایش نابینی لێ بەرگری لەو خەڵکە بکە باشنیان ئەم خەڵکە کێن گەنجە ڕێگری لێ بکە کاکە بۆی سووتێنی مشکلە چییە چی دێ بۆت حەلکەم وانێ ئەمە خۆی لە خۆیان حەلی هەیە
تۆ بە سعاتێ 2 سعات پۆلیس و ئاسایش نەگەیشتەوە بۆ ماڵێکی ماڵی خەڵکێکە سووتێندە یەکسەر لە دایری حەریقە گاتە سەری پۆلیس ئاسایش تەلەڤیزیۆن هەموو یەگاتە سەری بەڵام بۆ کارەساتێکی وا ڕوو ئەیا حکوومەت لە دەستی نیە ینی لە بەرچاوی خەڵکانی ڕێگری لە خەڵکە بۆچی خۆپشاندان ئەکرێت دژی حکوومەت 500 ملیۆن پۆلیس و ئاسایش هێنە بەردەمی خەڵتەخە لە خەڵکەکەی وانە بۆچی ڕێگری لەو کارەساتە ناکرێت وانە ئەمە خۆی لەپا پرسیارە. بەڵێ کاک بەهمەن سپاس بۆ پەیوەندیەکەت دەستە خۆش بێ زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاک بەهمەن لە کەلار بەڵێ کوڕی کوردستانی دەڵێت بەڕاستی ئەمە جێی داخە و ئەمە هیوای ئێمە نەبوو وەکو خەڵکی زاخۆوە دەڵێت سووتاندنی بارەگاکانی یەکگرتو ئیدانە دەکەین و شەرمەزاری دەکەن هەروەها هەرێم هۆشیار دەڵێت هەر کەسە و بەپێی بەرنامەی خۆی کار دەکات و کەس گوێ ناداتە کوردایەتی وای لێ هاتووە ئێستا لەبەر حەزبایەتی دەوڵەتی کوردی و کوردایەتی هەر باس ناکرێ جارێ شەڕ لەسەر پۆست و حکوومەت و پارە ئەوە هەر باسی مەکاروەها مەستیگیان دیارە ناوەکەی وایە دەڵێت ئەمە کاری تێکدرانەیە و کەسێکی بێگانەیە دەیەوێت ئارامی و ئاسایشی کوردستان تێک بداتەرەوەها دیارە ناوەکەی پویا مۆه ئاوایە بۆ شێوەیە دەڵێت بەرپرسی یەکەم پارتی دیموکراتی کوردستانە ڕێبەرن بەخشی دەڵێت بەداخەوە هەندێک لایەنی سیاسی شاهیانە کە ئەم بارگرژیەی ڕوویدا ئێستا دەڵێت کاتی ئەوەیە کە کار بگرێت بۆ دەوڵەتبوونی کوردستان کاروان ئاسمان دەڵێت دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەن سپاس دەکەین دەڵێت بەڕای من ئەم جارەش و دیسان سیناریۆیەکی ترە پێی وایەوە دەڵێت دیسان گوڵێک لە باخی ئازادی کوردستانەکەمان بە شێوازێکی تر هەڵوەری بەڵێ جەمال لە سلێمانی سڵاوی بێ کاک جەمال فەرموو زۆر سپاس کاک جەمال فەرموو وڵای زەحمەت نەبێ من بە قەنەعەتی من ئەو ڕووداوێک نییە دووبارە نەبێتەوە و چەند بارە نەبێتەوە کار دەکەین ینی ئەگەر هێزی گەورەی مەسەلەن پارتی لە مەنطقەی بادینان دەبووە کۆنتڕۆڵی ئەو وەسعە بکە چکا بڵێن و نەڵێن لە سلێمانی هەر قەزەیەک و هەر کێشەیەک ڕوودا یەکێتی لێی بەرپرسیارە لە دهۆک و مەنطقەی هەولێر پارتی بە دەرەجەیەک لێی بەرپرسیارە ئەم جار خەڵک بە کۆنتڕۆڵکردنی ئەو وەزعەش زۆر ئاسانە ئەگەر خەممان خەمی خاک و خەمی میلەت بێ پێویستە زوو کۆنتڕۆڵ بکرێ و بۆی تەشەنە نەکرێ و شتەکە گەورەتر نەبێت بەڵام ئەگەر خەمیشمان خەمی حیزبایەتی بێ و پێشخستنی پارتی بێ و ئەمیش پێشخستنی یەکگرتوو بێ یان یەکێکی تر کۆمەڵ و یەکێکی تر گۆڕان بێت ئەوە میلەتی کورد بەو شێوەیە نە حکومەت دروست دەبێ و نە دەوڵەتی کوردی دروست دەبێ و بگرە ڕۆژ بە ڕۆژی کێشەکانمان زیاتر دەبێت بۆیە پێویستە چ پارتی چ یەکێتی چه حیزبە کوردیەکان بە معارەزەشەوە بە بڕوای من خەمیان خەمی ئەو میلەتە داماوە بێ کە چەند ساڵە بێ حکومەتە بێت ئەوڵەتە ئەو ڕۆژتێک هەیە پێویستە بەرەو پێشی بەرین چۆن بەرەو پێش دەچێ خەمەکەت خەمی هاوڵاتی بێ نەک خەمی پارتی بێ خەمی یەکگرتوو بێ خەمی کۆمەڵ بێ بە بۆچوونی من ئێستاش حیزبەکان بە معارەزەشتەوە بە حیزبی دەسەڵاتیشەوە هەوڵ و کۆشیان تەنها پێشخستنی حیزبەکەیە نەک پێشخستنی میلەت نەک پێشخستنی خەڵک نەک پێشخستنی نیشتیمان و دروستبوونی دەوڵەتی کوردی لەبەرەوە ئەگەر بە خۆیان دانەچنەوە هەمان کێشەی سووریا و لیبیا کوردستانیش دەگرێتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک جەمال لە سلێمانی بەڵێ عەلی لە سلێمانی سڵاو لێبێ کاک عەلی فەرموو. زۆر سپاس کاک عەلی. ئەم کاتە باش کاک شوانجان. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش کاک عەلی. سپاس دەکەم بە قوربانم. زۆر سپاس. کاکە شوانجان ئەزانی بەڕاستی خۆت قەتی مەکرە بە چەوەژاما پێم خۆش نییە. من حەزەکەم تۆزێک ینی شت هەیە بە ئەدەبەوە بیڵێن خۆشانی با خەڵک بەڕاستی جەناب دەڵێ هجووم ناکەینە سەر هیلایی نابێ هجووم کە عیبە هجووم بەڵام خۆ بە ڕاستیش بڵێ ئێمە بۆچی کەواتە بۆ بەرنامە وەرەگری منە مەبەستم ئەوەیە ئەمە کەس تۆمەتبار نەکەین بڵێن ئەمە وای کرد و خەتای ئەو بوو ئەم وای کرد بەڵام مەبەستم ئەوەیە زۆر باشە من چەند قسێکەکەم و جەناب دوایی خۆت هەڵی زەنجێنە چکە بەڕاستی هەڵی زەنجێنە لە تۆ ئێستا بۆ وێنە ئێمە کە لە کاتێک مثلا خۆپشاندانێک ڕوو ئەداکات کە خۆپشاندان براکەم لە هەموو دنیاە هەیە لە پاشتریش خەڵکی پڕە بێکارە بێ ئیشە هەیە باری باراکی پێنیە هەیە باری پاکەتێکی پێنیە بێنەوایە
يعني ئەمە ناکرێت تۆ بڵێ وڵاکەکە من دەم حکومە جوانم بەڵام با خەڵک هەڵنەسێ عیبمە قسەیمان نییە قسە مەکەن ئەمە ناکرێ ئاوا بێ بەڵام شتێکە ئێستا ئەو شتێکە کە لە دادینان ڕوەدا بەڕاستی دەرهاوی شتەی خەڵکە ئەسڵان خەڵکی تایە من تەحەداکەم مەشروب خۆریشی کە دوکانی مەشروب بەڵام خۆ پیشاندان کە ئەکرێ دایمە من خۆم تیا بووم جاری وای لادا بە شوێنێکە خەڵک ڕقێکی هەیە ڕێژە نازانێ بە چیش ئەمجا ئەوانە مناڵن هەمووی ئەحداثن ئەگەر دقت بێسێکی ئەتەنانە دەگەر بژگیرن بەرحکم ناکەون بەڵام تۆ باوکی میلەتی حکوومەتی کاکە تۆ چۆن ئەکرێ ئەوا بەو شێوەیە یعنی ئەی تۆ کە حکوومەت بەڕاستی تۆ ناڵی حکوومەتم کە حکوومەتی پێویستە مارکەکانی حکوومەتە پێوە دیار بێ بەڕاستی ئەو برادرە تەلەفۆنی کرد قسێکی زۆر جوانی گوتی ئیتفاقی استراتیژی بەڵێ ئیتفاقی استراتیژی بۆ معنایە ناکە بڵێن ئەوەیە زیانی بە خۆیان نەبوو چکە خۆیان یەکتریان نەناسی میلەتیان نەناسی هەرچی هاتەوە من ئەو بەڕاستی ئەوانەش تۆمەتبار ناکەم کە لە حکومان چونکە خەڵک ڕاستیان پێ ناڵێ درۆیان لەگەڵاکە خەڵکە نێزیەکانی خۆیان نەتیجەکەی ئاوا دەرەچێت ئەگەر نا ئەمە لە هەموو دنیا ڕوئەدا شتێکی ئاسایی سروشتیە ئەوەی کە ناطەبیعیە ینی چۆنڵی حکوومەت دەبێتە بینەر تەماشاکە ئەگەر لەرین بێ کەواتە کاک عەلی زۆر بە کورتی بەرامبەر بەم هەموو ئەو ڕووداوانەی کە باسە کرد لاەنە سیاسەکان بەرپرسیاتی ئەوان چییە بۆ نەهاتنە پێشەوەی دۆخێکی ئاوا بەڕاستی ئێستا لەم کاتێک کە حکوومەت ئاوا سیرەکە ینی لیژنەی بۆ دانەکە کە ئەمە لیژنەی ناوێ براکەم جوان دیارە تۆ نەختی خەڵکی خۆت ناردووە بۆ تۆڵەکردنەوەی ئەوە بەڵام چی ئەوە ئەوانن بەڕاستی ئەو هەموو خەڵکە کۆ نابێتەوە بۆ حەماسە بە هینە ئەگەر بڵێ ئەمە دەستی لە پشت ئەو دەست لە پشتەوە بوونە جاران خەڵکانی مە ببوورم قسەیەکەم خەڵکە چوو بۆ ئەوروپا ئیوت بەرازیلێکی سوور تەقەی لێ کردو جار لێ پێیانەوت ئەم لە دوای بەرازیلی سوورەکە بۆمان باسکە ئەم دەستە لە پشتەوە تاکەی ئێمە مامەسا بووین چوین داوای مافی خۆمان کردیان دەستان لە پشتەوەیە نەقدمان گەروتیان دەستان لە پشتەوە ئەوەی مەعاشکەمە ئەڵێ دەستان لە پشتەوەی ئەی کاکە بۆ دەستمان لە پشتەوە برا نازانم دەستەکەی کە لە پشتمانەوەی گەندەڵیەک حکوومەتەیە بێتوانایەک حکوومەتەیە بەڕاستی ئەبێ ئەمان دەخۆیانە پشتنەوە ئێمە هەموو کوردین باوکو کوڕ مامەڵەمان لەگەڵات کرد با کاک مەسعود بێ گەورەیە بۆ ئەو بۆ میلەتە بڵێ کاکە ڕاستەکەن ئێوە بەڕێز مامجلال بێ قسەی خۆی بکا بڵێ ئێمە هەڵا بووین بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک عەلی لە سلێمانی بەڵێ سەباح لە سۆران سڵاو لێ بێ کاک سەباح فەرموو شەو باش برام زۆر سپاس کاک سەباح برام بەنسبەت بار و دۆخی لە زاخۆ من پێم وایە یعنی حکوومەت چی بکە ئەو خەڵکە ئەو فەوزایە هەمووی لە بەناوێک وەربوویە بە دوو شورتە و بە دوو ئاسایش و پارتی یەکگرتو تاوانبارەکە یەکگرتو پارتی تاوانبارەکە حەل ئەوە نییە بەڕێی خۆمە ها حەل ئەوە نییە حەل وایە هەردووک لەسەر مێزی گفتوگۆ دانیشن یەکە بە فرانی لە پشتە دەستی لە پشتە ئەو دەستە شێ مادەم ئەزانم بە ئاشکراکەن لۆ خەرشی وا نابێ ئەو دەرە دەستی لە پشتە ئەوەی لە پشتە هەمویان بستنەوە سە مێزی گفتوگۆ نەتیجەکەی وە دیار بێخم لۆ هەموو خەرچی کوردستان بزانم باخوا چی بووە چی بە بە مەیز خانە و نزانم زەی مەساسستان و بە ئاخرمەوە هیچی لە پشتنیا های جەماوەرەکە خۆیتی جەماوەری مە جەماوەرەشی مسلمانە 195 بۆ بزانم مسلمانە لەوانەیە ئەوە ڕێی خۆیان بیر خەڵک هەستایە بە حادث شوایە ئەم دە نەفەر لێرە هەست نیوەی قەزای سۆرانش لەگەر هەردەستی ئەوە هەستانە ئەو خەفسەیەکری حکوومەت ئێستا چ بکە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک سەباح لە سۆران لە سەرۆری کۆمەڵایەتی فێسبوک یاداشت محەممەد دەڵێت پارتی دیموکراتی کوردستان بەرپرسی یەکەمە هەروەها جیهاد ڕێکانی دەڵێت سەرفی دەستورداری کورد نەبوونە و دەوڵەت نابینی هەروەها هەژار سدیق دەڵێت سلااو دەستخۆشی لە کەناڵی NRT دەکەم زۆر سپاس دەکەین دەڵێ بەڕاستی لە کاتی ڕوودانی هەر ڕووداوێک پێویستە بەرپرسان خۆیان لێ دوور مەکەن خۆیان بە خاوەنی ڕووداوەکە بزانن بە تایبەتی ئۆپۆزیۆن با ئۆپۆزیۆنێکی ئاوادانکرد بێت نەکڕوخێنەر دانیال تاهیر دەڵێت تەواوی کێشەکان دروستکراون لەلایەن خودی لایەنە سیاسیەکانەوە ئەوە بۆ بەرژەوەندی خۆیان بەکاردێن وەکو کارتێک بۆ فشار دروستکردن لەسەر لایەنەکانی تر وچانێک و دێنە وڵاتان
بەڵێ بەرەزان بەردەوامی لەگەڵتان قەسرۆک یان گیان گەنجانی قەسرۆک بۆ ناوەیە دەڵێت گەنجانی قەسرۆک و خەڵکی قەسرۆک نەبوون بارگای یەکگرتوویان سووتاند بەڵکو ئەوانە بوون وەک خۆی دەڵێت کە بە هەمەری عسکەری و چەکی قورس هێرشیان کردە سەر بارگاکەیان. عومەر ئەشکەنا دەڵێت من پێم وایە ئۆباڵی هەموو ڕووداوەکانی دەڤەری بادینان لە ئەستۆی یەکگرتوودایە هەروەها ڕێکەوت ئیبراهیم دەڵێت هەر لایەنێکی سیاسی ئەگەر حکوومەت بگرێتە دەست دەبێت هەرچی بارگای حزبی هەیە بیان پارێزێت نەوەک بیان سووتێنێت. هەروەها هەردی بورهان دەڵێت سڵاو پێویستە جگە لە ئۆپۆزیسیۆن یەکێتی نیشتیمانیش لەو دۆخە قوڵە هەڵسێت و دەڵێت نابێت پشتکاتە خەڵکی کوردستان بۆ مانەوەی لەگەڵ پارتی چونکە یەکێتی نە لە هەولێر و بادینیان شکستی سیاسی هێناوەوە خۆی دەڵێت دیارەوە تێبینی هەردی بورهان بوو. بەڵێ دژلە لە دهۆک سڵاو لێ بێفەر بوو. بەڵێ دیارە پەیوەندەکەی داخراوەتە هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە دەچینە لای مامۆستا ئامانج لە خدران. سڵاو لێ بێ مامۆستا فەر بوو. ئەم کاتە دواش بەڕێ دەکەم. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی من دەمەوێت ئاماژە بە شتێک بدەم. بەڵێ فەرموو. ئەم یەکتر تاوابارکردنم بەڕاستی زۆر پێناشینە لە کاتی پەیوەندیکردن لەبەرەوەی هیچ کەسێک کە قسە دەکات یانی دەبێت بێلایەنانە قسە بکات لەبەرەوەی بەڵێ مامۆستا وایە. بەڵێ من ئاماژە بە یەک شت دەکەم پێشتر بەڕێزێک تەلەفۆنی کرد بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەڕاستی یانی ناکرێت خۆ وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە بە ناوی یەکێتیەوە قسە بکات. بەڵێ وانییە کاکە؟ بەڵێ مامۆستا. بەڕاستی ئەو شتانە زۆر ئایبن ئەنجا بۆ دەبێت ئێمە هەمومان هەست بە مەسئولیت نەکەین لێرەدا کاکە هەر شتێک دەبێت دەسەڵات تاوانبار دەکرێت. بەڵێ یعنی بۆ هەردەسەڵات کاکە ئێمە هەمومان دەبێت هەست بە مەسئولیت بکەین کاتێک هەر بینایەک دەسووتێ هەر شتێک دەسووتێ ئەوە ناکرێت دەسەڵات تاوانبارکەی ئەوە بریتیە لە بەڕاستی بۆ نمونە ڕقی هەموو گەنجان بۆ نمونە بێئیشن بێکارن هەر شتێکن خۆشەر نییە کاکەوە سەر بە ئیزێک بن سەر بە سەڵات بن سەر بەلایەنیشتر بن یعنی هەر کەسێکن. ئێمە دەبێت بەڕاستی بەخۆمان دەرچینەوە یعنی بە تەواوەتی بە تایبەت بۆ من کە ئێستاگانە بێلایەنانە قسە دەکەم دەبێت بەڕاستی هەوڵ بدەن هەر کەسی تەلەفۆن دەکات ئەوەی لایەنیش تۆمەتبار کرد بەڕاستی تەلەفۆنەکەی لەسەر دابخرێتەوە زۆر شتێکی ناشیرنە کەسێک بە ناوی بەلایەنێکی تایبەتی قسە بکات کەسێک تاوانبار بکات یان لایەنێک تۆمەتبار بکات خۆ بەڕاستی ئەو کەسە وتەبێژی ئەو کەسە نییە بۆ هەیە بەهۆی کۆمەڵێک پەیوەندی لایەنی بەرامبەریەوە تەلەفۆن بکاتەوە شتێکی ناخۆش لەبینی ئەو دوو حیزبە دروست بێت هەر حیزب بێ ئۆپۆزیسیۆن بێ یان دەسەڵات بێت. بەڵێ ئاجا لێرەکانە داوەن یەک بەڕاستی یەک داواکاری مێنە بۆ هەموو بەڕێزانێک کە تەلەفۆن دەکەن هیوادارم بێلایەنانە قسە بکەن و بە شێوەیەکی دوور لە وشەی ناشیرن بەرامبەر یەکتر بەکاربێنن بەڕاستی ئەو شتانە پێویستە ئێمە بڵێ بۆ خۆمان ئەوە بگرین ئارام بگرین بۆی کە بزانین ئەو ڕووداوانە بۆ شوێ دەگەن بە چ ئەنجامێک دەگەن ئەو کاتە یەکلایی دەبێتەوە ئەو کاتە دەتوانی خەڵک یەکتر تۆمەتبار بکە ئەو کاتە کە بەلایەنێک دەشکایەوە ئەو کاتە بزانی کە ئەو کەسە ئەو لایەنە کە ئەو کاری کردووە بەڕاستی ئەو کاتە خەڵک بۆ خۆی تێزی لەو ئیزبیان لەو لایەنە دەبێتەوە. بەڵێ سپاس بۆ بەڵێ سپاس بۆ مامۆستا ئامانج لە خدران سپاس بۆ قسەکانت. بەڵێ ڕۆستەم لە سۆران سڵاو لێ بێ کاک ڕۆستەم فەرموو. ئەلۆ کاک شوانم کاتت باش. زۆر سپاس کاک ڕۆستەم. باشی حواڵم. زۆر سپاس دەکەم. ئەوە سەبەر بۆ ڕووداوای دەڤەری بادینە. بەڵێ پێم وایە ئەو شتە شتێکی باشە بەسەر دوکانی مەشروب مەساج و شتانە نەبینێ. بەڵێ کاک ڕۆستەم زۆر کەس لەگەڵ ئەوەدایە کە ڕخنەیان لە هەندێک شێوازی ئەوانە هەیە بەڵام قسە لەسەر ئەوە دەکەین ڕووداوێکی لەم شێوەیە کە ڕوو دەدات لە دەڤەری بادینان بەو شێوەیە لە دهۆک لە زاخۆر وها لە سیمێڵ و دوێنێ لە ناحیە دێرەلووکیش ئەمە ڕووی داوە لانە سیاسەکان تا چەند بەرپرسیارن لە ڕوبەڕەوانەی دۆخێکی ئاوا و چارەسەر چییە و ئەوان چی بکەن بۆ ئەوەی دۆخی ئاوا نێتە پێشەوە لە هەرێمی کوردستان؟ وڵای خۆی ئەوانە خەڵکنەوەی بارەکەی یەکوتیان سوتە لەبەرەوەی قورئان شان سوتە لەبەرەوەی قورئان کەلامی خۆیە بەس دوکانی مەساج و مەشروب و شانە هەنەمینی لەناو لە کوردستان و شانەمینی باشتر لە ئیسلامش شانە باشتر. بەڵام پێت وایە داوا دەکەی کە نەمێنێ بەڵام پێت وایە چارەسەر بۆ شێوەیە کە هێرش بکرێتە سەر ئەو شوێنانە؟
والله هێری کەسە باشە تا باش هەتا نەبینی. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت کاگڕۆستەم نازانم تا چەند ڕاکەی دەڵێت کە پێی وایە ئەو لەگەڵ ئەوەدایە کە هێرش بکرێت دەسەر شوێنەکان بەڵام هەندێک جار لایەنەکانیان هەموو حاڵەتیان بەس لە نەئارامی شارەکان دەکەن ئەگەر بۆ شێوەیە بێت ڕووداوەکان ئەوەی کە دەبینی لە وێنەکانە نەئارامی شوێنێکە کە لایەنە سیاسەکان و هاوڵاتیان و حکوومەتیش لەگەڵ ئەودانیە کە شوێنێک بۆ شێوەیە باری ئەمنی شارەکە یاخود هەموو دۆخەکە بشێنرێت. بەڵێ دیارە چەندین تێبینیمان بۆ هاتۆ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک یاحیا بابانی دەڵێت زیاتر لە 40 میلیۆن لە نەتەوەی کورد هیوا و ئاواتی ئازادیان داوەتە ئەو پرۆسەیە کە لە کوردستانی باشووردا دوای سەدان ساڵ پراکتیزە بووە و دەڵێت بۆیە لایەنە سیاسەکان گەورەترین بەرپرسایەتی مێژوویان بەرامبەر بە ئایندەی زیاتر لە 40 میلیۆن کوردی وڵاتی پارچە پارچەکراوی بێمافیان لە ئەستۆدایە. دیارە سەلام عەبدوڵڵا نازانم شتێکی دوور درێژی نووسیوە بۆ ڕای گشتی دەکرێت دواتر لە چەند بەرگەیەکی بخوێنەوە. بەڵێ پەیوەندیکی ترمان لەگەڵدایە. ئیسماعیل لە سیمێڵ. سڵاو لێبێ کاک ئیسماعیل فەرموو. دیارە پەیوەندەکەی داخرایەوە دەچینە لای عوسمان لە گەرمیان. سڵاو لێبێ کاک عوسمان فەرموو. الو بەڵێ کاک عوسمان. اسماعيل سيميل تلفون دك لا عثمان بەڵێ کاک ئیسماعیل لە سیمێڵ فەرموو کاک ئیسماعیل. بري واقعيت پیشان داره چی بین سیميل و زاخو دست پیک زاخو و دست پیکر يعني حتى كش سيميل بشف سيميل بارقاي يقرتو انا تصوتن يعني حتى خلق بو لا سيجي بتشوين بارقاي يقرتو اشياء تصوتن وشني دست پیکر لچو زاخو صوت ديزا چونه دهوكي صوتن يعني اوان جنجن سنيلا زندان توانبان كن بوش يعني يقرتو بسبب بري بەڵێ کاک ئیسماعیل ڕووداوەکە ڕووی داوە لە ئێستادا و دۆخەکە بۆ شێوەیە کە هەمومان دەیبینین. پێت وایە بەرپرسایەتی لایەنە سیاسەکان چییە بۆ ڕوبەڕووبوونەوەی دۆخێکی ئاوا؟ يعني داخوازان سروكي يعني صلاف سروكي بن يعني دي نفسي خو پیشان داره بینکن يعني دي دست بکن نفسي دوتي افريقيا نفسي جلك خلقي شرطه وآسايش سشار عراستانيا ويعني آسايش بسبب دمي سري سيميلي او دي چه بوي چند ما يبخوارني حاطنا صوتن كسب كيبي اقادارا ل آسایش به آگاداره يعني آسایش تقامنیت بکن و اسعاف دهن تقامنیت کن ماده بوش تقامنیت کن يعني نفسي خلق به آگاداره خلقی به آگادارت کن خلق حواروا بين يعني هكا وي تقامنية نكن دمي تقامنية نكن زنداني قالت نفسي قالت جنجار في ملكتين شو كنا خوانينه بله سپاس بۆ پەیوەندیەکەت عوسمانمان لەگەڵدایە لە گەرمیان وەسڵاو لێبێ کاک عوسمان فەرموو. شەو باش. زۆر سپاس کاک عوسمان. مەمنون بە قوربان بۆ بەرنامەکەت. زۆر سپاس دەکەم. من نەو حاڵەتە گەڕێنەوە بۆ حکوومەت کاکە. بەڵێ. بۆ چونکە تۆ لێ بەڕێوەبەراتی پۆلیست هەیە، بەڕێوەبەراتی ئاسایشت هەیە، بەڕێوەبەراتی چارەکە مەدەنیەکانت هەیە، بەزیشان شارستانێتت هەیە، هیچ جوزیان نەبوو لە مەوزوعەکە. من بینیمان یعنی ئەو هەموو گەنجە ڕژاوە سەر جادەڕاستە گەنجێکی زۆر بوو، هەموو شێوەکانی مۆدێرن بوون بەلەماری باڕ و ئەو شوێنانی مەیفرۆش حاڵتانیاندا. بەڵام دواتر بۆستانی بارگاکانی یەکگرتو پۆلیس واسایی بینەر بوونە لەو حاڵەتە. یعنی ئەمە لە ناکری حاڵەتی وا کاکە، یعنی تۆ حکوومەت بەرپرسە لەم حاڵەتانە زۆر یعنی بێت تەدەخول بکات بە هەر جۆرێ لە جۆرەکان بێت. ئیتر کێ لێوێ دەرکاتدارە ئەوە بەرپرسە لەو مۆزوعات، چونکە ئێمە ئێستا لە تەجربەینم حکوومەتی ئێمە یعنی دنیا سێرمانەکات چۆنم حکوومەتە بە چڕوا تا چەنە وەستێت. بۆیە من لایانی پەیوەندیدار حکوومەت دەرەجەیەک بەرپرسە لەم حاڵەتە. زۆر سپاس بۆ بەرنامەکەت. زۆر سپاس دەکەم. بەڵێ محەممەد لە هەولێری پایتەخت. سڵاو لێبێ کاک محەممەد فەرموو. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەین. زۆر سپاس کاک محەممەد. ڕامەدی دەربارەی ئەم وزاوای لە دەهۆڕوویدا بەڕاستی شتێکی نەخوازرا بوو. ئێمە هەموو چاوەڕێی شتێکی ترمان دەکرد، بەڵام وا دیارە ئەو شتێکە ڕووی داوەڕەت فەحلێکی گەورە بووە بەرامبەر کاتێککە ئەو شتانە بەرامبەر ئەم توانە نەکراوە چەند کەسانێک هەستاون بەم شتە ویستیانە ئەم شتانە بکەن بە
بە چەند کارێکی ناڕەوا ئەم کاریان ئەنجام داوە و چەند کەسانێکیش کە لەلایەنگیری ئەو شتانە بوونە ئەم کاریان بە ناڕەوا وەدانایە و ڕەتفعلێکیان کردووە کە بیانێ زدی ئەو کارە بدەنەوە کە ئەو کارە کراوە. بەڵە سپاس بۆ کاک محەممەد لە هەولێر لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دیارە تێبینێکمان بۆ هاتووە بە ناوی کاترین کۆیا دەڵێت سێرکەن چۆن میلەتی کورد سەری لە شێواوە هەر هەمومان هەر کوردین و مسلمانین چۆن یەکتر تاوانبار دەکەین هەمووش ڕۆڵەی ئەم میلەتەن لە کۆتاییەکەیدا کوردستان بەدەست خۆمان وێران دەکەین و دوژمنی کورد خۆشحاڵ دەکەین. پەیوەندیکی ترمان لەگەڵدایە جاف لە سێ سادق سلااو لێ بێفەرموو. یاوەتان باش زۆر سپاس دەکەم. وەڵاهی بەنسبەت تەوەرەکەی ئێوەوە بەڵێ حەق نەبوو بڵێن لایەنە سیاسیەکان بەخوا قسەکانم پێ مەبڕە نایبڕین بۆی بڕین کاک جاف حەق نەبوو بڵێن لایەنە سیاسیەکان حەقە بڵێن لایەنی دەسەڵات یەک دوو لایەنی مەزڵوم زوڵم لێکراو ئایا لایەنی دەسەڵات لەو دەڤەرایە کە دەسەڵاتی هەیە قبول ئەکات مەخەڕێکی خۆی بسووتێت سوتاوە تا ئێستا کەسێک چۆتە سەر مەخەڕێکی خۆی ئەمە یەک دوو بەس بۆچی خۆیە گرتو دەردی خۆیان نایانوت خۆی ئێمە لە سلێمانی حکوومەت بین خۆیە گرتوش لێ حکوومەت نییە خەڵک باڵێک تاات سەر ئەوگەر خەڵکی ئیشی نییە بۆ بێ ئیشیە ئەگرتو ئیشی چییە ببێ تەنها حیزبێکە ئیشی ڕەخستنی کردۆ من یەگرتوش نیم لەوە چێ خۆشی شمنەون بەڵام وەکو حەق بین بە هەموو کەسێ ئێمە ئەمە یەک دوو یاسا دەستی بەسراوە یاسا نییە ئەگەر یاسا هەبێت لە وڵاتی ئێمە هیچ کەسێک ئەوە ناکات چونکە ئەگەر کەسێک هەڵی کوتایە سەر دوکانی خەڵک سووتاندی با یاسا بە پێی یاسا ئیجراعاتی لەگەڵا بکرێت هەڵی کوتایە سەر مەقەڕێک باون نەکرێت بۆچی کەسێک بۆ نمونە لە وڵاتێک و یەت بە وڵاتی ئێمە یاسا بڵین ئاسایشمان ئەوە نە بەتوانای ئەتوانێ بیگرێت نێڵێت کردەوە خراپەکە بکات دەخۆ ئەمەش بەقەڵ ئەوە مهم نییە بۆچی ناتوان ئەمانە بدۆزنەوە ئەگەر ئەمە دەستی لە پشتەوە نییە بەڕاستی من ئەمە کاکجاف کەواتە بمانەوێت نەمانەوێت ئێستا ڕووداوەکان ڕوویان داوە و دوێنێ لە سلێمانیش و لە ناحیی دێرەلووکیش ئەم ڕووداوانە هەر بەردەوام بوون. پاش ئەوە ئەمڕۆ لە کۆبنەوەیەکدا لایەنە سیاسیەکان لەگەڵ نوێنەری وەزارەتی ئەوقافەروەها نوێنەری مەسیحەکان کۆبوونەوە بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئامادە نەبوون. کاگۆگەر لە سلێمانی پەیوەندی کە دەڵێت پێویستە ئەوانش ئامادە بن بۆ ئەوی چارەسەر دابنێن بۆ ئەم دۆخە. کەواتە جەنابێت پێت وایە چارەسەر چییە بۆ ئەم دۆخە؟ من پێم وایە حکوومەتی هەرێم دەستکراوە بێت بەڕاستی حکوومەت دەستی بەسراوە حکوومەت دەستکراوە بێ بۆ گرتنی تۆمەتبارەکان بۆ سزادانی تۆمەتبارەکان ئەگەر حکوومەت دەستی کراوە بێ یاسا دەستی کراوە بێت ئەوانەی کە تاوان ئەنجامەدەن دژ بە دوکاندار و دژ بە حیزبیش با بگیرن ئیجراعاتی یاسایان لەگەڵا بکرێت ئەو کاتە هیچ کەسێ ناتوانێت شتیوا دووبارە بکاتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دڵدارمان لەگەڵدا لە زاخۆ سڵاو لێ کاک دڵدار فەرموو. دڵدار لە زاخۆ بەڵێ کاک دڵدار مرحبا زۆر سپاس دەکەم. کێوەشی زۆر سپاس کاک دڵدار. براس ویشولێ ناشرین دەمەستۆی دەسەڵاتێ بەڵێ دەسەڵاتێ و دەستگرێت ئاسایش پۆلیسە ئەگە زۆخوازە شعبی وەرگربێت جمهوری وەرگربێت ئەرێ دروگە خێرە بەڵێ قاسروگە خێرە ئەنامەوە دیوارە یا ڕوونە ئەمی کەس زۆنن. بەڵێ کەواتە پێت وایە لە کۆتاییدا کاک دڵدار لە کۆبنەوەکاندا چ شتێک بکرێت بۆ ئەوەی ئەم دۆخە چارەسەر بکرێت بە تایبەتی لایەنە سیاسیەکان و بەرپرسیاتی ئەوان چییە؟ ئالۆ بەڵێ کاک دڵدار گوێت لە پرسیارەکەم بوو؟ دیارە پەیوەندەکەی داخرایەوە بڵێ عەلی لە هەولێر سڵاو لێبێ کاک عەلی فەرموو. فەرموو کاک ئێوارە باش زۆر سپاس کاک عەلی. کاکە زۆر سپاس بۆ بەرنامەی کە ئاڵتان تەوەرێکی زۆر جوان بەڕاستی من وەکو کوردێک من زۆر متابعی ئەو دەستگای ڕاگەیەنانە ئەکەم بەڕاستی ئێمە لەو کاتە ناسکەیە کە ئێستا کوردی تایە ئێمە ناکەین بگەوینە دەرەوەی عەلام من بەرامبەر بە پارتی بەرامبەر بە یەکگوتو بەرام حەسەکەن ئێمە دەبێت بۆ کورد ئێستا ئێمە داوا فکر لەوە بکەینەوە کە دەوڵەتی کوردی دروست بێت داواکەین جێشێکی کوردی دروست بێت داواکەین حکومەتێکمان هەبێ کە ئێمە لە ساکنە خۆتان زانن لەم ناو لەولا ئێمەوە کەما مەساکلێکی زۆر هەیە
ئێستا یعنی کەسا ڕوویدا لە دەبەری بایزان کە بووە یعنی ئێستا ئێمە دەبێت لە هەموو دانیشتێکە دەبێ ئەمە حەلی مەشاکلەکان بکەین لەسەر مێزی دانیشتن بەڕاستی ئێمە دەبێت ئێستا وەکو کورد فکرلەوە بکەینەوە چۆن مادەی 130 جێبەجێ بێت چۆن کورد لەم قەیرانەیە ئێستا ئێمە بەڕاستی کورد لە قەیرانایە ئەوە کە شتێک بۆ لە بادیران ئەوە نییە کە ئێمە بخافڵین خۆمان بخافڵین وەکو دەستگاکانی ڕاگەان وەکو ملەتی کورد بەڕاستی ئێمە ئەوە یعنی بەڕاستی عیبە یعنی ئەوە کوردی پێ لەکەدارەکە بێ بەڕاستی ئێمە کورد ئێستا کیانێکمانە ئێستا هەموو هەچی خەڵکی احترام بەم ئەزوونەی ئێماکە لە عێراق بەڕاستی حکومت نییە ئێستا حکومت ئەگەر لە عێراق هەبێ ئەویش حکومەتی هێرێمی کوردستانە بەڕاستی من وەکو کوردێک یعنی داوا ئەکەم لە هەموو لایەنە سیاسەکان لە هەموو کوردێک لە هەموو پێشمەرگەیە لە هەموو ئاسایشیە لە هەموو دەستگای ڕاگەیاندەکان لە جەنابتان دەورێکی زۆر سەرەکیتانە بووە بەڕاستی ئێمە وەکو کورد دەبێت فکرکەینەوە بەڕاستی ئەم کێشەیە لە بەساحەتی کوردانیە من داوا ئەکەم بۆ خاتری خوا بۆ خاتری پێغەمبەر بەڕاستی ئەم کێشەیە کە بەڕاستی ئێمە وەکو کورد زۆر زەرمانە بەڕاستی ئەم شتانە با گەورە نەکەینەوە ئێمە قابلی ئەوەیە کە ئێمە دەستکردن نەودەتیەک لەسەر مێزەکانی دانیشتین بەڕاستی بووە ینی کچلێکە بوو دەبێت لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە زۆر سپاس بۆ قسەکان سپاس بۆ پەیوەندیکەت عەلی لە هەولێر چەند سەرنجێکی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەخێنەوە دیارە سەلام عەبدوڵڵا وەکوتم شتێکی دوو درێژی نووسیوە بەڵام بڕگەیەکی بچووک دەخوێنەوە دەڵێت هەزاران ساڵە نوێژ و مەی پێکەوە یان لە تنیش یەکترەوە لەلایەن پیاوانەوە بە پلەی یەکەم بەنهێنی یان بە ئاشکرا بەکار دەهێنرێن و بە ئێستایشەوە لەگەڵ بێت بەبێ ئەوەی هیچ کام تەسکینی بە هیوا و ئارەزوەکانی بهێنێت بەڵام دەڵێت بیناوبین لایەنە سیاسەکان وەک ئامراز بۆ مەرامی تایبەت بەکاریان دەهێنن ئێمە بە ئەرکی خۆمانی دەزانین ڕێز لە هەموو شوێنەکانی عیبادەت و مەیخانەکان بگرین کاروان مەحموود دەڵێت بەڕای من ئەمڕۆ داوای بادینان 10 ساڵ کوردی هێنایە دواوە دوا سەرنج کە کۆڤان ڕێکانی نووسیەتی دەڵێت من ئەڵێم خەڵک بەرپرسن نەک لایەنی سیاسی بەڵ لێرە داهاتینە کۆتای ئەڵقەی جارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبەینە هاوکارم هەکار نهێلی لەگەڵتان بەردەوام دەبێت بۆ تەوەرێکی گەرمتری بەرنامەکە و دەتوانێت پەیوەندەکانتان وەربگرێ هەر شاد و بەختەوەر بن.